بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 25 ساڵ تێپەڕ دەبێت بە سەردامەزرانی یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەرکەکانی بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێ بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر فایا گوڵپی سەرۆکی ئەکادمیای سیاسەت و هیزری دموکراسی و ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان هەروە شیروان ئیبراهیم خواست ئەندامی جێباتی نیشتیمانی بستنەوەی گۆڕان لە هەولێریشەوە دیار مفتی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەدەین. 25 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. دوای 25 ساڵ لە دامەزراندنی حکوومەتی هەرێم لە قەیرانێکی گەورەدایە و شکستی هێنا لە ڕاپەڕاندنی ئەرکەکانی. یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی حکوومەتی هەرێم بریتیە لە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک کارەبا و ئاو ڕێگەوبان. سەرەڕای بەڵێنە بەردەوامەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێم بۆ باشترکردنی دۆخی کارەبا، بەڵام لە ئێستادا دوای 25 ساڵ تەنها 10 سەعات کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان و 14 سەعاتی دیکە هاوڵاتیان بە کارەبای مۆلیدا ژیان بەسەر دەبن. لەسەر ئاستی خزمەتگوزاریەکانی وەک ئاو ڕێگەوبانیش حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو ڕێگەوبانی پێویست بۆ هاوڵاتیان دابین بکات. دوای 25 ساڵ ئێستا حکوومەتی هەرێم شکستی هێناوە لە دابینکردنی موچەی پێویست بۆ فەرمانبەران. پێش ساڵی 2003 حکوومەتی هەرێم بە داهاتی ناوخۆ موچەی فەرمانبەرانی دابین دەکرد، بەڵام ئێستا سەرڕای ئەوەی ڕۆژانە 700,000 بەرمیل نەوت هەناردە دەکات و داهاتی ناوخۆش بە بەراورد بە ڕابردوو زیادی کردووە کەچی موچەی فەرمانبەرانی کەم کردوتەوە بۆ کەمتر لە نیوە. لەسەر ئاستی مامەڵەی حکوومەتیش لەگەڵ پەرلەمانی کوردستان بەردەوام بەرپرسانی حکوومەت خۆیان لە سەرووی پەرلەمانەوە بینیوە. پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992ەوە تاکو ئێستا متمانەی بە 8 کابینەی حکوومەتی هەرێم داوە، بەڵام ڕێگری لە کارەکانی کراوە و پەرلەمان لە تەمەنی خۆیدا نەیتوانیوە متمانە لە یەک وەزیری حکوومەت لەسەر گەندەڵی وەربگرێتەوە. لە سەردەمی کابینەی هەشتەمیش کاتێک پەرلەمانی کوردستان دەستی برد بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم با بڕیارێکی پارتی دیموکراتی کوردستان پەکخراو، ئێستاش کابینەی هەشتەم لە دەرەوەی چاودێری پەرلەمانی کوردستان کارەکانی ڕادەپەڕێنێت. دوای یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 19 پێنجی ساڵی 1992 پەرلەمانی کوردستان لە 4 تەموزی هەمان ساڵ متمانەیدا بە یەکەم کابینەی حکوومەتی هەرێم لە مێژووی باشووری کوردستان. یەکەمین کابینەی حکوومەت بە ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی پێگات و تەمەنی کابینەکەش لە ساڵی 1994 بەهۆی شەڕی ناوخۆی نێوان ئەو دوو هێزە کۆتایی هات. دوای 11 ساڵیش لە دوو ئیدارەی سەرنجام لە ساڵی 2005 کابینەی هەولێر و سلێمانی یەکیان گرتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بە ئامادەبوونتان. کاکتۆر ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەڕێستان ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانیش بوون کە سەرەتا پەرلەمانی کوردستان متمانەیدا بە یەکەمین کابینەی حکوومەت. بە چ ئومێدێکەوە متمانەتاندا بە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان؟ طبعاً دوای ڕاپەڕین یەک لە دەستکەوتەکان یا سەرکەوتنەکانی تری تێکۆشانی گەلی کورد هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمان بوو. دوای ئەوە پێگەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەندامانی خولی یەکەمی پەرلەمان و هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستانیش ئومێدیان وا بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی وڵاتە پێشکەوتوەکان بێت، ئەو ئەرکانەی لەسەر شانیەتی بەرامبەر بە گەل جێبەجێیان بکەن، جێبەجێ بکات. بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان بە هۆکاری جیاجیا حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتەوە تا ئێستا نەک هەر نەیتوانیوە ئەرکەکانی خۆی بەرامبەر بە گەلەکەی جێبەجێ بکات، بەڵکو ئەتوانین بڵێن
ڕۆژ بە ڕۆژ بەرەو پاشەکشێش چووە ینی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی سەرکەوتوو نەبوو لە کابینی یەکەمەوە تا ئێستا ینی دەبواە بەو شێوەیە نەبواە وەکو ئێمە پێشببینیمانە کرد وەکو خەڵکی کوردستان پێشببینی ئەکرد هۆکاری ئەمە چییە؟ ینی ئێمە بێ بە دوای هۆکارەکان بگەڕین و بزانین چی بکەین بۆی لەم کێشە لەم قەیرانە گەورەیە دەربچین هەمومان نزانین سە لە راپۆرتەکەی ئێوە هەموو قەناعەتمان بۆ هەیە بەو هێزانەشەوە بەو لایەنە سیاسیانەشەوە خۆیان ئێستا لە حکوومەتدان و سەرکردایەتی حکوومەتەکە ئەکەن بە بڕای من ینی ئێمە لە سەرەتاوە کۆمەڵی هەڵی گەورەمان کرد هەڵی یەکەمی گەورەمانەوە بوو کە حکوومەتمان بەکار هێنا بۆ ئەوەی نەک خزمەتی میلەتی پێ بکەین بۆی خزمەتی حیزبی پێ بکەین لە سەرەتا حکوومەت بۆ دامەزراوە خزمەتی حیزب بەڵێ بۆ خزمەتی حیزب بە هەموو بەڵگەیەک یعنی مەسەلاً بۆ نمونە ئێمە هەندێک شت هەبوو دوایی بۆمان دەرکەوت داهاتی هەرێمی کوردستان کە لە ڕێگەی حکوومەتەوە کۆوە کرایەوە بەڵام ئەکرا بە سێ بەشەوە بەشێکی بۆ ئەم حیزبی دەسەڵاتدار بەشێکی بۆ حیزبی دەسەڵاتدار بەشێکیشی بۆ حکوومەت بۆ خەڵکی فەقیر و هەژار باشە بەشەکان چۆن دابەژەکان بەشی میلەتی چەند بوو تر لە سا 33 شتی وا بوو یانێوانە ینی بەشی پارتی سەدا 33 میلەتی 33 بڵەوە وابزانم وا ئەوە دابەژەکرا بڵەوە بووە ئەمە یەکێ لە مۆزوعەکانە لە ئەساسا دوو ئەم حکوومەتە مەسەلاً ئەوەی کە حیزبی نەبوو نەمافی هەبوو بەشداری لە حکوومەتا بکە نەمافی ئاسایی خۆی هەبوو هەموو شتێکی لێزەوت کرابوو خاڵی تر ئەوە بوو کە ئەم لە هەموو وڵاتێکدا کە حکوومەت دروست دەبێت ئیتر ئەم حکوومەتە بەرنامەی هەیە وەزیرەکانی جێگری وەزیرەکانی سەرۆکی وەزیران تا کۆتایی بەڕێوەبەرە گشتیەکان ئەمانە دەسەڵاتیان هەیە بەرنامەی حکوومەتەکەی خۆیان جێبەجێ بکەن بەڵام وەزیرەکانی ئێمە و حکوومەتەکەی ئێمە دەسەڵاتیان نەبوو ئەوە لە هەموو شتێکا بگەڕێنێتەوە بۆ مەکتەبی سیاسیەکانیان بۆ سەرکردایەتیان بۆ لای سەرۆکەکەیان بۆ لای سکرتێرەکەیان تا قەناعەتیان پێ بکەن ئەمیشە بکەن یان ئەگەر حیزب ڕازی نەبووە نەیانتوانی ئیش بکەن و زۆر جاریش بینیمانە وەزیرێک جێگری وەزیرێک پەرلەمانتارێک کەسێکی کە دڵسۆز بووە بۆ پەیامەکەی خۆی دڵسۆز بووە بۆ خزمەتکردنی میلەت بەڵام لەبەروی ڕەخنەی لە حیزب گرتووە ملیان شکاندووە بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم ولا بەرزکارتۆر کاک شیروان جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە ئەوەی کاکتۆر باسی لە حکوومەت کرد کە حکوومەت نەتوانراوە سەرکەوتوو بێت پێتان وایە دیارترین لەکەکانی حکوومەت چییە و حکوومەتێک کە هەمانە دەکرێت بەمانە ڕاستەقینەکەی پێی بوترێ حکوومەت ئەوەی کێستا لە کوردستان حکومڕانی دەکات زۆر سپاس بێەوە سوپاس سڵاوی خۆی گەور لە تەواوی بینەرانی کەناڵی پێیان ئەوەی کە کاک دکتۆر ئاماژەی پێکرد کە سەرەتایەک بوو سەرەتایی ئەو کەسانێک کە پەیامێکیان هەڵگر بوو پەیامی ئازادی خوازی پەیامی ئەوەی کە هاوڵاتیان ببنە سەنتەری خزمەتکردن هاوڵاتیان شایانی ئەو بن کە خزمەتیان پێ بگرێ بەڵام ئەو کۆمەڵێک ئەو کەسانی کە لە شاغ بوون بە ئامانجیەوە هاتنە خوارەوە کە خزمەتی هاونیشتیمانیان بکەن خزمەتی گەلی کورد بکەن و حکوومەتێکی خۆماڵی کوردی دروست بکەن بەڵام ئەوەی کە من بینیومە ئەوەی کە خوێندومەوە ئەوەی کە هەست پێ دەکەین کە بەداخۆ دڵێن حکومڕانی کوردی لە سەرەتای دروستبوونیەوە حکوومەتی فاشیل بوو ناتوان من لە دنیادا بە داموزیاد دەگوترێ حکوومەت کە بنچینە یاخو بنەڕەتەکانی حکومداری پێوە دیار بێت بۆ نمونە بنەڕەتەکانی سا بۆ بازەکەم لە سەرەتای حکومڕانی کوردیە خۆ بەڵگەی مێژومان هەیە ئەوەی ئەو بەڵگەی کە بەڕێز کاک نەوشیروان لە پێشەوەی پەرلەمان هەڵبژێردرێ پێشەوەی کە حکومداری کوردی بکەوتە سەرپێی لەوێدا باسی ئەوە دەکات کۆمەڵێک لەو شۆڕژگەرانە کە ناوێن لەخۆیان ناوە شۆڕژگەر هاتوون جەردەی ئینسانکوژی دەکەن ینی تاڵانکردنی هاوڵاتیان ینی هەرچی خێر و بێری ئەم وڵاتیان لە ئەوەل ڕۆژەوە ئاودی و ئێران تووشیا کرد خۆ بەنداوی بێخمەیەکە کە بوو لەو بەنداوە کاریگەرانی کە ئێستا دەتوانرێت کارەبای هەم کوردستان دابین کردبای بەڵام هەل ئەوە بەنداوی بێخمە بە لەوانەیە دکتۆر ئەو تەمەنی هەبێت زیاتر لەوەی منشارەزاتر بێ هەر بە نوێژی نیۆڕۆ هەرچی کەلو پەلو دام دەستگاکانیان هەبوو ڕەوانەی ئێران و تووشیاکران لە پێناوەی خەڵک فرۆشتیان بۆ حیزب و میلەت نەخر ئەمانە بۆ قەڵەوکردنی خۆیان بوو بۆ ئەوەی کە ڕێک بگەڕێنەوە بۆ مێژوویە تۆزە بگەڕێنە بۆ مێژوو سەردەمی مێنیشنەکان چۆن بوو کە لە پێناو دوو مەبەساکاریان کردو مێنیشنەکان یەکەم مانەوەی خۆیان دووەم هەروە قەڵەوەی خۆیان ئەم دەسەڵاتدارانە بە تایبەتی بەشێکیان کە بەشێکیانەوە کە لە شاخەوە هاتبوون ئامانجیان لە ئەسڵدا ئەوە نەبووە کە بێن بۆ ئەوی بتوانێت حکومدارێکی تەندروست بکەن یاخود
بتوان حکوومەتێک دامۆزگایك دروستکەن کە ئەمڕۆ میلەتەکەی ئێمە لە سایب حەسێتەوە بەداخەوە دەبین کە لە دوای 25 ساڵ حکومڕانی کوردیا دەبین کە ئەو نەهامەتی بەسەر کووردا هاتووە سەیرکە چیان نەکرم لە سەڵاتە ئینسان کوژی باشە یعنی ئەوەی سەدام حوسێن تەواوی نەکرد ئەوان تەواویان کرد وە بگرە بە زیاتریش ڕۆژنامە هەرچی ڕۆژنامە نووس ئەوانێک کە لە پێێنە ئەو قسەیان نەکەن لە پێێنە ئەوە مامەڵ نەکەم تیرۆر دەکرێت من و تۆ ئێستا ئەوەی کە کاک دکتۆر لێرە قسە دەکەم من و تۆ کە هەر کاتێک بیانەوە دەمانێت دیانەوە ئێستا بێنە سەرم ستۆدیۆ ئەمە یعنی جگە لە حکوومەتێکی فاشێک دیوەخانی یاخود خێڵەکی وەکو سەرەتای بەربەرەکانە هیچ کەی تێدا بەدی ناکەم و بەداخەوە ئەو تروسکایی کە دکتۆر و ئەوان شۆڕشیان بۆ کردووە یاخود ئەو هاوڵاتیانە کە ویسیانش کۆمەڵە خەڵکە بۆ خەڵکێکی دڵسۆز بۆ شۆڕشیان بۆ کردووە ئەو ئامانجانە نهاتونەدی دەبینین ئێستا وەرە تۆ هەرچی کارە قێزەونە ئەم دەسەڵاتە کوردوتی یەک کارم پێ بڵێ ئەوانە کە لە حکومداری دەکەن ئەوانە کە لە دەسەڵاتی کوردانی یەک کارم پێ بڵێ کە ئەمانە نایان کردن یەک کاری چاکیان نەکردەوە بۆ چونی تۆ بەڕای من ئەو کارەی کە زۆرترین کاری کاکە تۆ حکومداری چییە تۆ چوار ینی ئەو کارەبات هەیە ئێستا هاوڵاتی لە دوای 25 ساڵ حکومڕانی کوردی نەیتوانیوە 24 ساعت کارەبا دابین بکە ئەی لەکوێدا ینی حکومڕانیە تۆ ئابووری وڵات بە نوێژینەوە سەرخانی ئابووری ژێرخانی ئابووری یعنی هەم بەتاڵان بن نەوتیان بەتاڵان بکورە کاکە ئاویش یعنی تەداخولی ژیانی شخصی هاوڵاتیان دەکەن دەسەڵاتە بە دڵنیاییەوە ئەوەی سەدام حوسێن ویستی تەواوی بکە ئەوە خێری سەدام حوسێن لەوانەیە ئێستا خێریش کرد پێشووتر خێریش کرد بەوەی کە پارتی وێچێتی بۆیان تاوا کرد بەشێکیشیان کە ئێستا یعنی لەوانەیە دکتۆر باش ئەوە بزانێت کاتێک کە دژی سیستەمێکی حکومڕانی دیکتاتۆر کار دەکەی کە ئەوانەیە کە لە شاخ بوون زۆر ئاسانتر بووە لەوەی کە ئێستا خەڵک شۆڕش بکە ڕاپەڕی بە دژی ئەمانە چونکە ئەمانە لەسەر شێوازی سیستەماتیکە حکومداریان نەکردووە بەڵکو ئەمانە هاتوون کۆمەڵێک مافیان کە لە جەردەیی و دیجی و تاڵانچین هاتوون حکومداری ئەم وڵاتە ئەگەرنە من هیچی پێوا بەدی ناکەم. سپاسم دواتەگەرم لای بەڕێستان ئەگەر بچین هەروی لای کاکدیار زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڕێستان سەرنجدان چییە لەسەر 25 ساڵ تێپەڕبوون بەسەر تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان تۆ شاوڕای لەگەڵ ئەم دومیوانە کەم حکوومەتە شکستیە ناوە لە ئەرکەکانی لە خزمەتکردنی هاوڵاتیان؟ سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێست و کاکە دکتۆر فایق و کاکە شیروان بە بێگومان ئەو هەواڵانەی کە لە شۆڕش هاتنە خوارەوە و دوای ڕاپەڕین ئەوانە زۆربیان شۆڕژێڕی باش بوون بەڵام بەداخەکی زۆرەوە ئیداری خراپ بوون لەبەر ئەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە ئیدارەکە سەرڕای ئەوەی ئیدارەیەکی خراپ بوو بەڵام سەرڕای ئەوەش دوو هۆکاری جددی تێدا بوو. یەکەمیان ئەوەیە هۆکارە دەرەچەکان لە ڕاستیدا هەم ئێران هەم تورکیا هەم عێراق بە هیچ شێوەیەک نیان دەویست کە هەرێمی کوردستان لە ئیسراحەت دابژیت و کێشە و گرفت و کڕینی تاکەکانی کوردستانیان پێ ئەنجام دەدا. ئەمە یەکێک بوو لە گرفتە قورس و ناخۆشەکان. سەرڕای ئەوەش خاڵی دووەمی بابەتەکە نەزانینی بەڕێوەبردننی کۆمەلگای کوردەواری ئەمە یەکێک بۆ لە گرفتە خراپەکان و ئەوەی کە دەمەوێت لێرەش ئیشارەتی پێ بدەم ئەوەیە پیاوی بەڕاستی پیاوی شۆڕژێر پیاوی دڵسۆز لە بۆ وڵاتەکەی خۆی لە بۆ کۆمەلگاکەی خۆی ناهێڵێت وڵات تووشی قەیران بێت. ئەگەر ژیانی خۆی لە پێناو دابنێت نابێت میلەتەکەی هەژار بکەوێت میلەتەکەی تووشی گرفت و کێشەی کەسایەتی داتەپین ببێت. لە ڕاستیدا ئەگەر جیاوازیەک بکەین لە نێوان ئەو 3-4 ساڵەی کە ڕۆژئاوا خەریکە ئەو کانتۆنانەی تێدا دروست دەبی بۆ باشووری کوردستان جیاوازیەکی یەکجار زۆر دەبینین کە کەسایەتیەکی داتەپیوی ڕۆژئاوە لە ماوەیەکی کووردا بەرز کرایتەوە و ئێستا یەکێک لە دڕندەترین تیرۆریستەکانی جیهان ڕاودنێ کەچی لێرە بەتایبەتی لە ڕووی ئیداریەوە هیچ جومگەیەکی کوردستان نییە گەندەڵی وەکو خۆرە لێ نەدابی و هیچ جومگەیەک نییە بە ڕەشوە و بە کاری خراپە ئیشەکانی خۆی بەڕێ نەکات. سەرڕای بڕینی قوتی خەڵک سەرڕای ئەوەی کە لە ڕاستیدا ژیان و گوزەرانی
خەڵک زۆر خراپە سەرخان و ژێرخانەی ئەکجار خراپ کە بەڕاستی ئەوە بەرنامە و پەیرە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئەمە قبول ناکات. ئێمەش من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆم ڕەنگە زۆر کات بە خەجاڵەتی خەڵک بزانم لەبەر ئەوەی کە ڕەنگە خەڵکم هاندابی بۆ شۆڕش دژی داگیرکەران کە ئێستا دێمە بەرامبەر هەندێک کەس ڕەنگە خۆم شەرمەزار ببینم لەوەی کە بەڵێ ئەو دەسەڵاتە کوردیە ژیانی خەڵکی برد بەرەو ئاستێک کە جێگەی ئەوە نەبێت من کە ئەو هەموو خوێنەی حزبەکەمی تێدا ڕژایە. ئەمەش یەکێک لە هۆکارەکانی تری ئەم بابەتە دروستکردنی شەڕی ناوخۆ بوو و پاش ئەوەی کە شەڕی ناوخۆ دروست بوو کۆمەڵێک گرفتی گەندەڵی گەورە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتیە کە ئەمە من پێم وایە بە ئاسانی لە یەقەمان نابێتەوە. بەڵێ زۆر باشە کاک دیار بەس بەڕێزت بازوەکی کە بەرنامەی یەکێتی نیشتیمانی ئاوانە بەس سەر یەکێتیش خۆی بەرپرسیار نیە لەم سیستەمە واویش بەشێک نەبوو ئێستا دۆخێک کە ئەم سیستەمە حکومڕانێک کە تێدایە کە بەڕێز دەڵێت بەرامبەر هاوڵاتیان خۆم بە شەرمەزار دەبینیم کە ئەم جۆرە لە حکوومەتە دەبینیم. لە ڕاستیدا من وەکو پێشتریش ئەو قسەم کرد من نامەوێت داکۆچی لە هیچ گەندەڵیەک لە هیچ خراپەکاریەک بەرامبەر کۆمەلگای کوردەواری بکەم. ئەگەر حزبەکەشم بەشدار بوو بی لەو بابەتە من نامەوێت داکۆچی لەو بابەتە بکەم بەڵام ئەوەی کە ڕاستی بێت یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتب بۆ نێوان سێ بەرداشی خراپ یەکەمیان عێراق بوو کە بە هیچ شێوەیەک ئێمە علاقەمان لەگەریان نەبوو لە سەردەمی شەڕی ناوخۆ باز دەکەم. لایەکیان پارتی بوو کە شەڕمان بوو لەگەڵیان و لایەکیان ئێران بوو کە هیچ علاقەیەکمان نەبوو بەرامبەریان. ئیتر لەو سێ گۆشە قەتیسماوە بە بێگومان کۆمەڵێک گرفت لە بۆ دروست دەبی لە بۆ ئەوەی تۆ بتانی نەفەسێک هەڵمژیت. سەرڕای ئەم بابەتە ڕزگاربوونت لە شەڕی ناوخۆ کۆمەڵێک تەنازولاتی جەنابی مام جەلالی تێدا بە دەرکەوت لە بۆ ئەوەی بتوانین حکوومەتێکی ئەگەر شەپ و شەڕیش بێت دروستی کەین و لە کۆڵ شەڕی براکوژی و خوێن ڕشنی تاکی گەلی کورد ڕزگارمان بێت. ئەمە یەکێک بە لە سەرکەوتنەکانی کە یەکێتی بەدەستی هێنا بەڵام ئەوە مانای ئەوە نییە یەکێتی بەشدارێکی ڕاستە و خۆی لەو بوارە هەیە بەڵکو یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە چاوپۆشیمان کردووە بۆ ئەوەی هیچی تر خوێنی لاوی کورد نەڕژێت. بەڵێ زۆر باشە بەڵام بۆ چونش تۆش وایە کە ئەم گەندەڵی کە بەرهەماتوە بەرهەمی کێ ئێستا لە کوردستان ئەم حکوومەتێک کە دەیبینی کە بەرەزت پێ وایە گەندەڵی زیادی کردووە حکوومەت نەیتوانی وەرکەکانی خۆی جێبەجێ بکات کێ لێ بەرپرسیار بە بۆ چوونیەوە؟ بەشێک بە بێگومان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە حکوومەت بەشداریان کردیە بە حەجمی خۆیان پشتیان بەبەردەکەوێت بەڵام من پێم وایە سیستمەکە بە خراپی داڕژایە سیستمێکی خراپە بۆ ئەوەیە یاسا بە هیچ شێوەیەک سەروەر نەبێت و شوێنێکی بەڕێوەبردننی خۆسەری یان هەڕەمەچی بێت بە هیچ شێوەیەک یاسا لەم هەرێمە بەرقەرار نەکراوە لەبەر بەرژەوەندی تایبەتی هەندێک کەس. ئەو کەسانە کێن کە بەڕێز دەڵێ مەسەرەن ئایا لە ئاسی باڵادان کە یاسیان بۆ سەروەر نەبووە کە هەنێ ئەو قەنعاتی لە بەڕێز لە چێوە دوو کە لە سەرتاوە نانویسوی یاسا سەروەر بێت؟ بە بێگومان لەبەر ئەوەی هەوڵێک هەبووە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە پاشایەتی و قڕ شوێنی باوەک بگرێتەوە ئەوە یەکێکە لەو شتانەی کە دەبێت یاسای بۆ لەناو ببردرێت ناتوانن ئەو ئاوات و هیوایە بە ئەنجام بگەێنن. سەرڕای ئەمە ئەگەر یاسا سەروەر بێت قبول ناکرێت ئەم عقودی نەوتانە ئەم هەموو گومرگە ئەم هەموو داهاتی ناوخۆ ڕۆژانە لە دایرەکانی هەرێمی کوردستان ئەگەر سەیری داهاتی ناوخۆ بکەیت پارەکە یەکجار زۆرە و کەسیش نازانی چی لێ بەسەر دێت. ئەگەر یاسا سەروەر بێت بە بێگومان دادگاکان دەبنە پشتی شێریان بەبەردەکەوی لەوەی کە بەرپرسان دادگایی بکەن. باشە بە بۆ چوونیەوە ئەگەر یاسا سەروەر ئەگەر بە کورتی وەڵامیەوە پرسیارم دێت دواتر گرمەوە لای بەڕێز ئەگەر یاسا سەروەر بە دەبوو شوێنی حکمڕانە نێم وڵاتە کوێ بایە ئەوەی کە بەڕێز دەڵێ داهاتەکە دیار نییە لە نەوت و خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ.
ببوورە تێ نەگەیشتم لە پرسیارەکەت. بەڕێزت وتت داهات هێرێم دیار نییە و داهاتی نەوت دیار نییە. ئەگەر یاسە سەروەر باید دەبوو شوێنی ئەم حکومڕانانەی کوێ باید بە بۆ چوونیەوە؟ بە بێگومان دەبووە دادگایەک لای بکاتەوە. دەبووە لە دادگا بەیان دەبوو دادگایەک لای بکاتەوە بۆ چوونیەوە. دادگایەک لای بکاتەوە چێ ملەتی هەژار خستیە. بەڵێ سوپاس دەکەم دواتر ڕێم بۆ لای بەڕێزت کاک دکتۆر سەبارەتەوەی کە بەڕێزت پێشتر ئەندامی یەکەمی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانی سەبارەت بە دۆخی کارەبا و سەبارەت بە دۆخی موچەش ئەو کات چۆن بوو ئێستا چۆنە جیاوازەی خێوتۆ هەیە لە ژیانی خەڵک لە ڕووی کارەبا و لە ڕووی موچەوە؟ خۆی سەرەتا ئێمە کە لە ڕاپەڕین گەڕاینەوە زۆر بەداخەوە قەتبیرمان لەوە نەکرد کە هەندێ پێویستیاتی ئەم هەرێمی کوردستانە هەیە کە حکوومەتی بەغا بەجێهێشتووە بمان پاراستە هەیە یا ژێرخانی ئابووری کوردستانمان پێڕاست بکردایەتەوە بە پێچەوانەوە یعنی هیچ شتێک نەکرا لەو ڕووەوە لەبەرەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو کەم و کوڕی زۆر جدی هەبوو لە خزمەتگوزاری هەمەلایەنە هیچ نەکراوە بە قەنەعاتی من نازانم من بیرم نایە باش و کاتی کارەبا من لە دوای ڕاپەڕینەوە کە گەڕامەتەوە یەک بەراورد دەکەم ئێمە لە قەراغ بووین لە ساڵانی 1970 دوێ بارەگامان هەبوو پێشمەرگە بووین مەڵبەندی یەکی سلێمانی لە قەراغ بووین لە سعات 6 ئێوارەوە تا سعات 12 کارەبامان هەبوو بە مەزبوطی لەو سعات 6 تا 12 بەڵا 6 سعات کارەبامان هەبوو من لە دوای ڕاپەڕین گەڕامەتەوە تا ئێستا هیچ شەوێک کارەبای 6 سعاتیم بە خۆمەوە نەبینیوە بە دوای یەکدا ینی لەبەرەوە هیچ شتێکیش لەوە نیشانەیەوە نییە کە بەرەو باشی بچێ مەسەڵەن ئێستا هەموو کەسێک سێ جۆر کارەبای هەیە کارەبای نیشتمانی کارەبای مۆلیدەی گەڕک کارەبای خۆشی جاری هەژار کارەبای خۆشی هەندێکی ژەیەکی خۆی هەیە تەواو ئەو شێوەیە لەبەرەوە وەزعەکە بەرەو خراپیە چێ بەرەو باشی ناچێ من حەزمە کرد یەک پرسیاری لەسەر من خۆم پزیشک بووم حەزمە کرد لەسەرەوە قسە لەگەڵا بکەمایە خزمەتگوزاری تەندروستی من بەرنامەکەی حکوومەتی هەرێمی کوردستانم خوێندەوە یەکەم جار کە دامەزرا و بەرنامەکەی حکوومەتی کۆماری مەهاباتیشم خوێندەوە خوێندومە تۆ لە کتێبەکانە بەرنامەکەی حکوومەتی کۆماری مەهاباتی ساڵی 46 زۆر بە دوور و درێژی باسی سیستەمی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستیەکە لە بەرنامەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە من شتێکم نەبینی کە ناوی خزمەتگوزاری تەندروستی بێ و گەشە پێدان بێ بۆ فراوانکردنی خزمەتگوزاری تەندروستی بێ لە هەرێمی کوردستاندا لەبەرەوە حکوومەت هەر لە سەرەتاوە کۆمەڵێک کەموکوڕی جدی هەبوو ئێمە ینی ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ ئەوەش ینی بە هەڵەی سەدام حسین هەرێمی کوردستان ڕزگار کرا نەک بە بەرنامەی ئێمە وەکو حیزبەکان کە لە دەرەوە بووین و کاتێکیش کە دەرفەتی ڕاپەڕین هات زۆربەی حیزبەکان بڕایان نەبوو کە ڕاپەڕین ببێ و خەڵکی کوردستان سەرکەوێ و بەشێکی زۆری هەرێمی کوردستان ئازاد ببێ بکەوێتە دەست و خۆمان حکمی خۆمان بکەین لەبەرەوە هەر ئامادەکاری نەکرابوو و بڕوا بەخۆبوونیش نەبوو مەسەڵەن مامۆستا باسی سەدی بێخمەی کرد ڕاستە وایە بەڵام بۆچی ئەمە کرا یعنی لەو باوەڕام هۆکارێکی بێژگەل لەوەی کە پارە و پول ئینکەن بۆ خۆیان هۆکارێکی شێوە بوو کە بڕایان نەبوو کە لێرە بمێنینەوە بەڵام کاکتۆر سەبارەت بە دۆخی خەڵک ینی ئێستا دەڵێن دۆخەکە پێچەوانە ئەو کاتێک کە ڕاپەڕین کرا خەڵک دۆڵەمەندتر بوو لە سەرکردەکانی شۆڕش بەڵام ئێستا زۆر پێچەوانەیە تا باز لە کەسەکردەکانی شۆڕش لایەن خەڵکەوە ئۆتۆمبیلیان بۆ کاک دیار بەراوردێکی ئێرە و ڕۆژاوای کوردستانی کرد ئەمە خەتای قیادەیە کاک حەکیم چونکە ئەوانەی کە پێشمەرگە بوون ماونەتەوە تەبعاً من یعنی لە یادەوەریەکانی خۆماندا خەڵگەیوێت خۆزگە دەست و قاچێکم ببڕێتەوە بەس 4 مانگ لەژێر یاسای حکمی کوردیا بمێنمەوە یعنی کوردستان ڕزگاری ببێ هەزاران ئاوات یەکێکەوە دروتم ببڕێ یەکێکەوەم چاوم کوێر بێ باشە ئەم خەڵکانە کە ئاواتیانەوە بوو ئەم خەڵکانە کە تەسحی زۆریان داوە کە سوکاریان لێرە گیراوە لەسەر ئەوان لە خۆشی ژیان دوور کەوتونەتەوە چەندان جار
لە مەرگ نزیک بوونەتەوە بە هەموو شێوە چەکی کیمیاوی و چەکی کلاسیکی تاو بۆچی وای لێبێ ئێستا بەو شێوەیە خەڵک سەیریکە من نمونەیەکە بۆ گێرمەوە ناوبەناو قایمەیەک هەیە بڵاوی ئەکەنەوە لە فەیسبوک ئەڵێن ئەمانە وەزیر نەبوون و خاننشینی وەزیرن بڕوا دەبێ ئەوانە کۆمەڵێک قایدن کۆمەڵێ سەرکردەی ئەم شۆڕشەی ئێمن کە چەندان کەسیاندانەوە بە وەزیر و بە ئەندام پەرلەمان بەڵام خۆ ئەمانە شایانی ئەوەن کە ڕێزیان لێ بگیرێ بەڵام نەک بەو شێوەیە با یاسایەک دەرکەم ئەو پەرلەمانەی خۆمان یاسایەکی دەرکردایە ئەو کەسانەی کە خەباتیان هەیە ئەو کەسانەی کە قوربانیان داوە امتیازێکیان بدرێتێت تەقدیرێک بکرێن یعنی لەبەرەوە شت نەکراوە ئەو شتانش کە هەبوون زۆر بە کورتی و کاتەمیل کۆمەڵە یاسای ئیدارەی سەردەمی حکوومەتی ژەبوون ئێمە تێکماندا بە کورتی ئەو کاتە میلەت دەوڵەمەندتر بوو لە سەرکردەکان ئەو کاتە میلەت دەوڵەمەند بوو سەرکردەکان فەقیر بوون ئێستا سەرکردەکان و کادیرەکان دەوڵەمەندن میلەت فەقیرە سوپاس دەکەم مامۆستاگەر بگرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە حکوومەتی هەرێم مەسەلەن پێش 2030 بە پارەی گومرگ و مەسەلەن داهاتی ناوخۆ جۆرێک لە موچەی پێک دێنا بەڵام ئەو کارەکەی ئێستا مەسەلەن نە بە نەوت و نە بە خاڵی سنووری و نە بە داهاتی ناوخۆش ناتوانرێت موچە دابین بکرێت بۆ خەڵک کە یەکێکە لە ئەرکە سادەکانی حکوومەت بۆ وڵاتیان لە ڕاستیدا ئەوەی کە من تێبینیم کردو حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی گونجاو و تۆکمەی نەبوو بۆ حکومڕانی وەگەڵی کاک دکتۆر باسی کرد ئەسڵەن ئەویان نەبوو کە بمێنەوە حکومداری بکەن و ئەوانە کەسانێک بوون کە بیریان لەوەی نەکردووە کە میکانیزمێک دابن چۆن حکومداری دەکەن و چۆن حکومڕانی دەکەن لەو باوەڕدام ئەوەی کە باسی دەکرد لە پێش 2023 یاوەی دوای 2023 حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەخیلێک بووە پارەی بۆ هاتوو سەرفی کردو بەشێکی بەسەر حیزبەکان دابشکرۆ بە ڕێژەی 135 بە 135 پارتی و یەشێتی بەشی کەمیشی دراتە هاوڵاتیان و بەشی گەورەش لێ دەزراوە ئەوەی کە ئێستا دەبینین ئەوەی کە ئێستا نەوتی هەرێمی کوردستان و سەرۆت و سامانی هەرێمی کوردستان هەمویان لەلایەن کۆمەڵە مافیایەکەوە بەڕێوە دەبرێ و هەر ئەو خۆشیان سەرفی دەکەن و بەشێکی زۆر کەمیش لێ دەدەن هاوڵاتیان کە ئەمڕۆ خەڵک لە برسێتی لە قات و قوڕیادا دەژی کە ئەسڵەن خەڵک لای ئەو دەسەڵاتدارانە ئەسڵەن ئەهمیەتی نییە و گرنگی نییە هەر بۆیە دەبینین ڕۆژان ڕۆژ لە دوای ڕۆژ یعنی دەبینین کە تۆ لە هەرێمی کوردستان چیتە یانی تۆ ئاوت نییە باشە کارەبات نییە باشە ڕێگاوبان نییە لە ماوەی 2 ساڵدا لە 2016 تاکو ئێستا نزیکەی 1800 هاوڵاتی تەنها لەناو ینی مردوون بێجگەلەوەی بریندار بوون ئەوە یەکێ لەو کەسانی کە ئەمە بە تاتاش قسە دەکەم واتە یەکێ لە ڕۆژنامەکە ناوی سامان عومەر لە ڕۆژنامە ئاوێنە بڵاوی کردوتەوە کە ئەمە لە 2016 تاوەکو ئەمڕۆ 1800 کەس گیانی لەدەست داوە بێجگە لەو کەسانی کە بریندار بوون جگەلەوەی کە ینی ڕێگاوبانێکی یەکجار خراپەتەیە واتە ئەو دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە واتە دەسەڵاتێک ناتوان ناوی بڵێن من زۆر بیر دەکەمەوە ناوی چی لێ بنێمێن ناوی لێ بنێم دەسەڵاتی حکومڕانی کوردی ناتوانم ناوی بێ منە حکومەت نەک حکومە لە دیوەخانێکی ئاغایانە دەچی یعنی حکومەت یعنی دیوەخانێک لە شوێدا بە عەقڵی بوو بڕیار دەدا لە شوێدا عەقڵی نەبوو بڕیار نادا واتە دەسەڵاتێکە ملهوڕە یعنی گوێ ناگرێت گوێ لە هەوڵاتیان ناگرێت گوێ لە هەوڵاتیانی خۆی ناگرێت گوێ لە ڕۆژنامە نووسان ناگرێت گوێ لە پسپۆڕ و توێژنان ناگرێت ئێستا بۆ من کاک دکتۆر کە یەکێک بوو لەو پیاوانێکە پێشووتر خۆی لە شۆڕشا بووە لەوان چەندی جار قسەی کردبێ بەڵام گوێ لەگیرەوە یعنی ئەوەی مشکلی ئێمەیە مشکلی حکومڕانی کوردیان نە گوێ دەگرێت و نە یعنی ڕێک بەم ناوزێ فەرمان ڕەوایەتی نەکردووە فەرمان ناڕەوایەتی کردووە لەبەر ئەوەی ئەو ناداتە هەوڵاتیان ئەو ناڕەوای کردووە موچە هەیە موچی نادات هەوڵاتیان ئێستا دەتوانم بڵێم حکومداریش تەندروستمان هەبەیە دەتوانم بڵێم ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان نزیکەی 5 میلیۆن خەڵکە ئەو پەڕی ئەگەر بە مردوەکانیشەوە حیسابەکەی باشە یعنی دەتوانێت نەک ژیانیان بەڕادێک دەسەبەر بکە بەڵکو لەو پەڕی ڕەفاهەت دابژین بەڵام ئەم نخبە دەسەڵاتە بە تایبەتی ئەگەر کورتی بکەمەوە لەو بابەتی کە زۆر گرنگە ویشانەوەیە ئەگەر بگرێنە بۆ 16 سەیری مێنیشتەکان بکات نزیکەی بە پێی هەموو بەڵگە مێژوونەکان 20 مێنیشتمان هەبووە لەمانە 16 دابش بوون بەسەر مێنیشتنی عوسمانی کە دەوڵەتی تورکیا ئێستاە و چواریشان دابش بوون بەسەر سەفێوەکان کە وڵاتی ئێرانی ئێستاە ڕێک دەق ئەم ئێستاوە بەڵام ناوەکان گۆرە ئەمیان پارتیە میشانی چێتیە باشە کێ بەرپرسیارە لەو هەموو دۆخێکی ئێستا خەڵکتیدا بکەم ئێستا خەڵک بەم شێوێ ژیان دەگوزارێنێت ینی بەڕاستی ئەوەی کە بەرپرسیارە لەم دۆخی ئێستا تێدا دەگوزارێت بەرهەمی حکومڕانی دەسەڵاتی کوردیە بە تایبەتی ئەو کەسانی کە ناویان نەخۆناوە بۆ شۆڕژگەر کە بە پێڵاوی چوب هاتنەوە ناو شار و ئێستا خانووی باش و وێلای باش و مناڵەکان لە باشترین خوێندنگای جیان دەخوێن و خۆشیان بۆ نەخۆشیێکی زۆر بچوک دەچن سەردانی وڵاتەکان ئەمانە بەرپرسیارن واتە
ئێستا لێرە گەندەڵی بە سیستەم کراوە زۆر خەتەرە گەندەڵی بە سیستەم کراوە کاتی خۆی لە هەموو سەردەمی سەدام حوسێن نامێ زۆر بگەڕێمەوە بۆ مەکانیزمەکانی بەڕێوەبردنی دەسەڵاتی سەدام حوسێن بەڵام لە سەردەمی سەدام حوسێنە لە ڕووی کارگێرە و هاوڵاتێکی بەسڕا ڕێک لەگەڵ هاوڵاتێکی پشدەر یەکسان بوون بەڵام ئێستا ئەمە نییە ئەواتە جیاوازی یەکجار زۆر کراوە لەنێوان خەڵکی هەژار و فەقیر و بەتایبەتی ئەوڕۆ کە دەیبینین خەڵکێکی یەکجار هەژار زۆر بووە من پێشم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاوڕ نەداتەوە بەتایبەتی ئەو نخبە دەسەڵاتی کە لە پارتی دیموکراتی کوردستان کە مۆنۆپۆلی سەرجەم دام و دەستگاکانی حکومڕانی کرد و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان گرتووە بەسەر نەوتە بەسەر پەیوەندی دیپلۆماسیەکانە کاکە ئاسایشەکان هەموو دووبەش بوون پێشمەرگە نەکاتە سوپایەکی نیشتیمانی هیچمان بەهێز نییە وەتا لە راپۆرتەکەدا باستان کرد کە ئێوە دویداری کۆتایەتەوە بەڵام ئێستا دویداری ئاشکا دیارە یەکێک لە بەرهەمەکانی راپەڕین چێ بوو بڵێ یەک لە بەرهەمەکانی راپەڕین چی بوو کە دیکتۆری یەکەم خولێ بەشدار بچێ بوو پەرلەمانی کوردستان بوو بە نوێژی نێوڕۆ لەلایەن دەسەڵاتێکی مولهۆڕەوە خەف لە دەرگای پەرلەمان درا ئەسڵ ناویستەوە پەرلەمانێکە بێ کە یعنی شوێنی دامەزراوە گشتەکان واتە ئەوەی تەواو بکەم واتە لە هەرێمی کوردستان هیچ دام و دەستگایەکی نیشتیمانیمان نییە بەڵکو دام و دەستگایەکن و بە عەقڵەتی خێڵەکی بە عەقڵەشی قەبیلەی بەڕێوەبردن ئەویشان پارتی دیموکراتی کوردستان بە پلەی یەکەم تێدا بەشدارە بەتایبەتی لە ڕووی لە پەیوەندی دیپلۆماسیەکانەوە لە ڕووی لایەنەکانی تر هەمویان بەشی خۆیان بەردەکەوێت بەڵام ئەمڕۆ دەیبینی پارتی دیموکراتی کوردستان جونگەکانی دەسەڵاتی داژی کردووە بۆیە بەشێکی یەکجار زۆرشی بەردەکەوێت چونکە ئەو پارتی دیموکراتی کوردستان بیر لە چ دەکاتەوە بیر لە عەقڵەتێکی دەوڵەتێکی دیکتاتۆری دەکاتەوە کە بە پێچەوانە لایەنەکانی تر بیر لە دەوڵەتی دیموکراسی و هەوڵاتی بێتە سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز کاکدیار ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0770 955 7650 0770 955 7660. توپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکگار بەڕێزت پێشتر باستان لەوە کرد کە داهاتەکان بۆ خەڵک سرف ناکرێن. ئەوە سەبارەت بە دۆخی موچە بەراوردێک بکەین لە نێوان دۆخی موچە پێش 2023 و سەبارەت بە داهاتەکان و دۆخی ئێستاش موچەکە خەڵک تێیدایە. خوێنەوەی بەڕێزت بۆ نێوان ئەم دوو هاوکێشەی چیە کە پێشتر بە پارەی گومرگەکان دەتوانێت تا ڕادەیەک موچە بدرێ، بەڵام ئێستا کەم کراوەتەوە بۆ نیو موچە بۆ کەمتر لە نیو موچە. لە ڕاستیدا ئەوە بێپلانی حکومت بوو کە خەڵکێکی ئەکجار زۆر لە بۆ بەرژەوەندی وەکو کاک دکتۆریش باسی کرد لە بۆ بەرژەوەندی حزبی ئەو بە دامەزران ئەو خەڵکە زۆرە کە بووە سوپایەک بەڕاستی ئاسان نەبێ ئیدارەدانی. یەکێک لەو هەوڵانەی یەکێتی کە ئێستا بۆ چاکسازی دای ئەو سیستمی بایۆمەتریە و هەوڵدان بۆ لە ناوبردننی بندیوار و کۆمەڵێک گرفت سەرڕای ئەوەش کە ئەمە چارەسەرێکی ڕیشەیی نییە لە بۆ لە ناوبردننی گەندەڵی، بەڵام هەوڵێکە کە پێم وایە دەبێت شتی تری بەدواوە دابێت بۆ چاکسازی. ئەمە یەکێک. دووەمیان بەڵێ ئەو خەڵکە زۆرەی کە دامەزراون بە بێگومان بەبێ بەرنامە بووە، بەڵام من ئەوەی کە ئێستاش دەمەوێت دووپاتی کەمەوە ئەو گرێبەستانەی نەوت کە لەگەر کۆمپانیاکانی جیهان کراون ئەگەر شەفاف بان، من پێم وایە ئێستا هەرێمی کوردستان زۆر زۆر لە پێش ئیمارات و لە پێش دەوڵەتە پێشکەوتوەکانی تر دەبوو. ئێمە هەمومان دەزانین سەرۆکێک وەکو مەهاتیر محەممەد بوو بە سەرۆکی وڵاتی مالیزیا تەنها دارستانێکی پڕ ئاژەڵی دڕندە و ئاژەڵی سەیر و سەمەرە بوو. ئێستا مالیزیا یەکێکە لە وڵاتانەی کە هەموو دنیا گەشت و گوزار ڕووی تێدەکات. ئێمە هیچ پلانێکی ئەوتۆمان نەبووە لە بۆ ئەوەی بتوانین خەڵکی کوردستان بە خۆشگوزەرانی بژێنین، بەڵکو تەنها ئەوەی کە لە بەرنامە و دیدی هەندێک بەرپرس بووە مێشتی تاچی کورد ئەنفال بکرێت، ڕۆژانە هۆشی لە خۆی نەبێت و جێژ بێت بۆ ئەوەی هەوڵ نەدات ئەو دەسەڵاتە یان بگۆڕێت یان چاکسازی تێدا دروست بکات. و بەرپرسانە و گەیشتۆنە ئاستێک کە ئیتر لە ڕاستیدا گوێبیستی هیچ چاکسازیەک نابن. ئەمە بەداخەکی زۆر زۆرەوە پیاوی شۆڕژێر نابێت بگاتە ئەو ئاستە. و لەلایەکی تریش ئەمە ڕوونکردنەوەیەکی کە بدەم لەسەر ئەوەی یەکەتی بۆی لە هات. ئێمە ساڵی 96 کوتچێکمان بەدەستی سەدام بەسەری کەوت لە ڕاستیدا کە ڕەنگە تا ئێستاش بەری نەدابین. ساڵێکی بەسەردا نەچوو لە 97 بەدەستی تورکیا کوتچێتی ترمان خوارد کە دیسانەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ یەکێتی جێژ کردەوە. هەندەی پێنەچوو کۆمەڵێک گرفتی دیکەی عێراق هاتە گۆڕێ و ڕژێم ڕووخا هەر نەیتوانی یەکێتی خۆی ڕێکاتەوە. 2009 گۆڕان لە یەکێتی جودا بۆە، ئەمەش یەکێک بوو لە بابەتە خراپەکانی کە بەسەر یەکێتی هاتیە. سەرڕای ئەوەش ئێستا ئێمە زۆربەی بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێم هەم وەکو یەکێتی هەم وەکو حکوومەت هەم وەکو هەرێم خەریکە یەکێتی زۆربەی ئێم بە منیشەوە شەریعەتمان لەدەست نەماوە لەبەرەوەی کۆنگرە دواکەوت بۆ ئەو بە ماوەی 3 ساڵ بە دوای ئەوەوە. هەرێمی کوردستان شەریعەتی لەدەست نەماوە، ماوەکی کورتی دیکە پەرلەمان شەریعەتی نامینە بە تەواوەتی کاتی دەڕوات و سەرۆکایەتی حکوومەتی شەریعەتی نامینێ. ئیتر لە ڕاستیدا ئێرە دەبێتە شوێنێک کە ببێتە جێی پێکەنین و گاڵتەجاڕی بۆشاییەکی یاسایی ترسناکتر ڕوو لەم هەرێمە بکات کە جێگەی ئەوەی نەبێتەوە پیا و ڕۆژانە بوێری بێتە بەردەرگای ماڵەکەشی. بەبەر ئەوە ئەگەر هەتا زووە ئەم سەرکردانە بەخۆیان دانەچنەوە، من پێم وایە کارەساتی گەورە بەسەر خۆیان و بەسەر ئەم میلەتەدا دێنن. زۆر باشە. بەس بەرز وتت بەرپرسان ویسیوانە مێشکی میلەت ئەنفال بکەن، ئەنی بە چ جۆرێک و بۆ چ مەبەستێک بووە؟ ڕۆژێک باسی ئابووری سربەخۆ دەکرا، ڕۆژێک باسی ڕفراندۆم دەکرێت، ڕۆژێک باسی سربەخۆی کوردستان دەکرێت. یعنی ئەو قسانەی کە هەیە
تەنها بۆ ئەنفالکردنی مێشتی تاچی کووردە نەک بۆ ئەوەی خۆشگوزەرانی و یاسا تێدا سەروەر بێ و وڵاتەکە بەرقەرار بێت. باشە بە بۆ چوونیەوە یاسا لە کوردستان نەماوە ئێستا بەڕێز دەکەڵێ کە لەمە دوا شەرعیەت نامێنێت. نەخێر یاسا نەماوە بەڵام بۆ هەژار هەیە باشە. ڕێی بۆ بەرپرس چۆنە یاسا؟ وەڵای کەس بەرپرسەکەم نەدیتێ لە بەندیخانەکان بڕزێتەوە. ئەگەر یاسا سەروەر بە بەرپرس دەبینی لە بەندیخانەکان بە بۆ چوونیەوە لە کوردستان؟ بەم ئیدارەدانەی ئێستاوە بە بێگومان. بەڵێ زۆر باش بەس سەبارەت بە داهاتی نەوت کە بەرەز وتت ڕوون نییە پێ دوایە ئێستا داهاتی نەوت بۆ خەڵکی کوردستان سەرف ناکرێت کە ناتوانرێت موچەی بۆ دابین بکرێ بۆ کوێ دەڕوات داهاتی نەوت و ئەو داهاتە زۆری لە خاڵە سنووریەکان لە داهاتی ناوخۆ ئێمە لە کوردستان هەمانە. وڵای وەزیری سامانە سروشتیەکان گوتی ئەگەر یەک بەرمیل نەوت ببتە $100 ژەمە ناتوانین ئەو قەیرانە چارەسەرکەین. من وەکو سەرەتای بەرنامەکەش وتم پیاوی مرۆڤی شۆڕژگێڕ مرۆڤی خۆنەویست ناهێڵێت وڵاتەکەی تووشی قەیران و ناخۆشی و ناهەمواری بێت کە نەیان توانیوە چارەسەری بکەن ئەمە دیارە پیاوی شۆڕژگێڕ و پیاوی ئیدارە و پیاوی دەوڵەت نین. ئەمە لەلایەکی تریش لە ڕاستیدا کەس نازانێ ئەو عەقدە چۆنە. هەندێک بەرپرس لای ئێمە گوتیانە ئاگامان لە ورد و درشتیتی من ئێستاش و ساڵێکی تریژ ئەمە دەڵێمەوە من بێگومانم لەوەی یەک بەرپرسی یەکێتی ئاگای لە عەقدەکان نییە تەنها بۆ ئەوە ئەو قسە دەکەن کە لە شەرمێ ڕوانە و بڵێن مەسئولین و ئاگاداری مەلەفی نەوتین. ئەجینا چەند جارێک لە بەرنامەکان من ئەم قسەیەم کردووە یەکێک لە بەرپرسەکانی یەکێتی نەیانتوانی وەڵامم دەنەوە. تا ئێستا تۆ لە ناو ئەنجومەنی ناوەندی کە دەسەڵاتێکی چاودێریان ئەو وەڵامە دووەرنەگرتۆ کە ئێوە ئاگاداریان نەخۆ بەرپرسەکانی خۆتان جێگیری سەرۆکی ئەنجومەنی نەوت و غاز لە ئێوەیە. کاکە حەچیمە من یەک قسەم کرد لە بدایەت وتم ئێمە گەورەترین سەرکەوتن کە بەدەستمان هینا لە ناوبردننی شەڕی ناوخۆ بوو. خوێنی لاوی کورت هیچی تر نەڕژێ وڵات کاول نەبێت زیاتر. ئیتر پێویست ناکات من بێم هەندێک شت بڵێم بۆ ئەوەی دۆخەکە ئاڵۆستر بکەم. باشە زۆر باشە بەس سەبارەت بە داهاتی نەوت بە بۆ چوونیەوە بۆ کوێ دەڕوات داهاتی نەوت؟ عەقدەکان کەس نازانی چۆنە ئەوەی لە هەندێک سایتەوە بڵاو کراوەتەوە گوایە 60% یەک بەرمیل لە بۆ تورکیا $40 دەمینێتەوە بەرمیلێک بە $37 بفرۆشرێ $37 دەکاتە چەند بۆ هەرێمی کوردستان. باشە بەس پێ دوایەوەی کە دێتەوە بۆ هەرێمی کوردستان لەو بڕە پێ دوایە چۆن ئیدارەی دەدرێت چەندی بۆ خەڵکە چەندی بۆ بەرپرس و حیزب بە چوونیەوە؟ من پێم وایە تەنها بۆ ئەوە دەبردرێت کە زەرەری دادگاکانی پێ بدەینەوە کە لە دادگاکانی جیهانی پارەیان دۆڕاندووە لەگەڵ ئەو کۆمپانیانەی وەکو داناغاز و کە ئیتریش لەمە دوا لە ڕێگان. بەڵێ سوپاس دەکەم دواتە گرێمەوە لای بەڕێزت ئەگەر دەرفەتە بوو کاکتۆر بگرێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە پێ دوای بەم دەسەڵاتدارانەی ئێرە ئەم دەسەڵاتدارانەی ئێستا گرفتانی کەیە کە 25 ساڵە ناتوانێت سەرکەوتن لەمە دووە دۆخەکە چاک بکرێت؟ ئەتوانن ینی چاکی بکەن مەبەستەوەیە بەڕاستی ینی ئەو حکومڕانانەی ئێمە چ بەرپرسە حیزبیەکان حکومیەکان داوم دەستگاکانی تری وڵات چەند ئەرکێکیان لەسەر شان بووە. یەک لە ئەرکە هەرە گرنگەکانیانەوە بووە کە گەشەپێدانی ئابووری بەرجەستە بکەن ینی تەنمەی مرۆیی و تەنمەی ئابووری لە کوردستانە ئەنجام بدەن بەڵام ئەمان نەک ئەنجامیان نەداوە بە پێچەوانەی ئەوانەوە ئیشیان کردووە مەسەلەن وایان لە تاکی کورد کردووە کە ئێستا ئینتیمایی بۆ نەتەوەکەی و بۆ پێوانە کۆمەڵایەتەکان و بۆ زۆر شتیکە نەماوە بۆ بە تاکی ڕەشبینی بێئومێدی زۆر باش بەڵام کاکتۆر تۆ ئابووری بەڵە بەڕێزی وتت سەردەمی پێش 2033 بە 33 دابەش دەکرا لە نێوان ئەوە
ینی مەبەستدا من بەبستم داهاتی ئیبراهیم خەلیل بوو داهاتی گومرگەکان داهاتی گومرگەکان 33 بە 33 دابەش دەکرێت بەڵێ ئێستا پێ دوایانە و تۆوانە چۆن دابەش دەکرێت بۆ نازانین ئێستا ینی واشیان کردووە ئەو کاتەوە هەندێک لەو برادرانەی بزوتنەوەی گۆڕان کە لە کرۆکی دەسەڵاتە بوون و زانیاریان هەبوو ئەوان کە هاتنە دەرەوە و ئەو واقعیان قبول نەکرد و ڕەخان لێ هەبوو ئەوان ئاشکرایان کرد ئەو مەگەر یەکێکی کەش لەم گروپەی ئێستا حکومڕانن لەو کاتۆ کە نەوە دەفرۆشن بێتە دەرەوە و پێمان بڵێ ئەم نەوتە بۆ کوێ چێ و چی لێکرێ مهم ئێوە خزمەتی میلەتی کورد بەکار نایێت بۆ موچە بەکاردێت بۆ گەشت بۆ موچەش بەکار نایێت دوێتە ئێستا بۆ موچە بەکار ناتوە من قەناعەتم وایە بۆ موچە بەکار ناتوە زۆر سەرچاوە هەیە ینی کاتی خۆی لە سەردەمی شەڕی براکوژیە بەو بە پارەی گومرگەکان و بە پارەی ئاو و کارەبا و نازانم شتەکانی کە شەڕیشیانە کرد و موچەشیانەدا و ئەموو شتێکی ژەبوویەوە نەوتیشمان نەبوو کاتێ بینێرینە دەرەوە قابلە یعنی ئێستا بۆیە وەزمان زۆر باشتر بێستا شەڕیش نییە شەڕی براکوژی نییە گەر باسی داعش و ئەم لاوەلاش بکەن وانە لەو لە شەڕی داعش ئەسڵی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسی و قازانجی زۆری کردووە ئەو هەموو هاوکاریانە دێن چیان لێدێ بۆ کوێیە چێ باشە بە کورتی کاتمان نماوە پێ دوایە دەتوانن چاکی بکەن نەخێر من بڕوام نییە ئەم دەسەڵاتی خۆمان بتوانێت ئەم وەزع چاکە بەرەو خراپتریش ئەچێ ئەوێ گۆڕانکاریەک بکرێ ئەو گۆڕانکاریەش لە ئاستی سەرەوە نابێت بەڕاستی ئەگەر ئەوان ئەمەندە باش بن خۆیان لە ئایندا اعتراف بکەن کە نەیانتوانیوە هەرکەکانی سەرشانیان بەرامبەر میلەتەکەیان جێبەجێ بکەن پاشە کشێ بکەن دەرفەت بن بە خەڵک خۆی کاروباری خۆی بەڕێوە بە مەسان بۆ نمونە وەزعی ئابووری وەزعی خزمەتگوزاری ئەگەر بنە دەست سەرمایەدارەکانی کورد بە قەناعەتی من چاکیەکەن باشتر بەڕێوەی دەبن باشتر بەڕێوەیە مەسایلی بەڕێوەبردن و سیاسەتوانش خەڵکی زۆرمان هەیە بتوانێت لەوان باشتر بەڕێوە کاک شیروان زۆر بە کورتی سەبارەت بۆی کە ئەمەل هەیە چاک بکرێەوە سەبارەت بە گرنگی نێدانی بە گشت و گوزار و کشت و کاڵیش لە حکوومەت هەرێمی کوردستان کورتی بێ سوپاس دەکەم زۆر باشە وەڵاهی و پێم وایە ئەو حکوومەتە وەکو منتیقەکەی خۆیمان دەڵێت ئەو حکوومەتە هەلا بوو هیچی بەهیچەوە نەما ڕێک وەکو پیرە پیاوەیە کە دەکەوێتە چاڵک و ناتوانێت هەڵسێتەوە دوێت تازە ناتوانێت هەڵسێتەوە پەیمانە بەو عەقڵیەتە پاوانخوازیی کە بەتایبەتی ئێستا دیموکراتی کوردستان سەرپەرشتی پاڵخوازیێتەوە وەک دکتۆر باسی کۆمەڵ خەڵکی ترمانەیە خاوەنی عەقڵێکی باشن لە ڕووی ئیداریەوە لە ڕووی حکومڕانیەوە بەڵام ئەوەی کە دەبین کە ئەوانەی کە دەیانەوێت کشتتوکاڵ باش بکەن بەرمونە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی کە دەوێت کشتتوکاڵ باش بکە بەڵام کۆمەڵی ڕێگری گەوری بەروزەکەن کاتێک کە بستنەوەی کۆناسی حکوومەتەوە کۆمەڵێکی میکانیزمی بۆ چاکسازی بۆ ناوبردنی گەندەڵی ئێستا ڕێگری دەکەن بۆیە قەناعەتی کولیم وایە کە ئەو حکوومەتە تووشی نەخۆشی سەرەتانی قۆڕک بووە چارەسەرکردنی زۆر سەرسەری تووشی سەرەتان بووە سەرەتانی قۆڕک بووە پێم وایە دکتۆر هەیە لە کوردستان چاکیکە بەداخەوە ئەوەی دکتۆرەکانیش لە ڕووی حکومداری شەونە لە ڕووی ئەوەی کە لەوانە دکتۆر لەوەی کە خۆی دکتۆر لەوەی باشتر بزانێکە بواری تەندروستی لە کوردستانە بوارێکی زۆر سەقەتە کۆمەڵ خەڵکمان بینی کە چاویان دەڵێت تووشی نەخۆشی سەرەتان بووە وایە پێی پێوەرە پزیشکەکە چارەسەری نییە ینی خۆش کەوتووە هەر هەنگاوێگەنێ قەیرانێک دروست نەشتەگەریشی بۆ بکە چاک لە بکاتۆر وەڵاهی مەگەر میلەت نەشتەگەری بۆ بکات بەڵێ سپاس دەکەم کاک دیار زۆر بە کورتی لە کۆتاییدا پێ دوایە چۆن ئەم دۆخە چاک دەکرێەوە چۆن دەبینێت خاوەن حکومڕانێکی باش چارەسەر ئەگەر بە کورتی بێ کاتمە نەماوە سپاس دەکەین لە ڕاستیدا ئەم حکوومەتە من پێم وایە مەجالیان نییە چارەسەری کێشەکان بکەن و لە بۆ چارەسەرکردنیش تەنها بەرقەرارکردنی یاسا و یاسا سەروەر بێت پەرلەمان هەڵبژاردننی نوێ تێدا بکرێتەوە لە پەرلەمانەوە کۆمەڵێک سیستمی جوان و یاسای جوان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و گەندەڵکاران دەربکرێت وڵات بە سیستمێکی جوانی تەکنەلۆجیای کۆمپیوتەری بەڕێوە ببردرێت ئەجینا ئێستا حالیان من پێم وانە چارەسەر بکرێت بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دیار موفتیان دامی ئەنجومەنی ناودیکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەیە زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر فایق گوڵپی سەرۆکی ئەکادمیای سیاسەت و هیزی دموکراسی و شیروان ئیبراهیم خواست ئەندامی زیڤاتی نیشتیمانی بستنەوەی گۆڕان کە لە سۆدەی سەرەکی لەگەڵ مامون سوپاس بۆ نێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ